خومینی هاتەوە 6 ملیۆن کەس ئێرانیان بەجێهێشت وتەیەک بە بۆنەی ساڵیادی گەڕانەوەی خومینی بۆ ئێران. 44 ساڵ لەوە پێش لاوەها ڕۆژێکدا دوای ئەوەی کە واسیتەکانی معاملە لەگەڵ ئەمریکا خومینیان دڵنیا کردەوە کە ئەمریکا بەربە هەر چەشنە کردارێکی نظامی ئەرتشی شاد دەگرێت لە دژی ئەو ڕەوتی ئیسلامی لایەنگری، با فڕۆکەیەکی فەڕەنسەوی گەڕایەوە بۆ ئێران و لەو ڕۆژەوە کارە سادبارترین تاریخی سەردەمی ئێستای ئێران دەستی پێکرد و مەشروتەچیە شکست خواردووەکان دەسەڵاتیان بەدەستەوە گرت. خومینی و هاوبیرانی کە دوو دەیە لەوە بەر لە ڕساڵە سوخەنڕانی و بەتایبەت لە کتێبی تەوزیح المەسایلدا تایبەتمەندیەکانی حکوومەتی مەزهەبی شیعە و نەزەریەی ویلایەتی مطلقەی فەقیهیان ڕەسم کردبوو، ئەم جارە بە ئامادەیی و غافڵبوونی خەڵکی ئێران دەرفەتیان دەستکەوت تا نابەوەختترین و کۆنەپەرستترین حکوومەتی مەزهەبی ناوچەکە لە حاڵەتی قسەوە بکەنە ئەمرێکی کردداری. 44 ساڵ سەرکوت و جنایەتی دەسەڵاتداران ئێرانی بۆ زۆربەی خەڵک کردە زیندانێکی گەورە. لە هەمان یەکەم ڕۆژەکانی هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامیەوە لە ساڵی 1357 خەڵکی کوردستان کەوتنە بەر پەلاماری نیزامی، ژنان، کۆمونیستەکان، ڕەخنەگرانی ڕەژیمی ئیسلامی، بیرجیاواز و دگەر ئەندیشان، بەهاییەکان، کەمینە مەزهەبیەکان، هونەرمەندان و نووسەران، تەشەکولاکرێکاری و خوێندکاریەکان بەگشتی کەوتنە بەر تونترین ئازار و سەرکوت. 44 ساڵ لەوە پێش ئاخوندێکی کۆنەپەرست و درۆزن کە فریودانی خەڵکی با کەڵەکی شەرعی ناودەبرد بە سڵاو و سەڵەوات لە تاران دابەزی و زیاتر لە 6 ملیۆن ئێرانی ناچار بە بەجێهێشتنی وڵات کرد. دەیان هەزار کەس لا نەیارانی خۆی زیندانی و ئەشکەنجە و بە هەزاران کەسی دیکەشی ئەعدام کرد. دوای 4 دەیە لە دامەزرانی حکوومەتی ئیسلامی لە ناخی ئاگر و خوێندا، ئێستا کۆمەلگای ئێران لە حاڵی ئاڵ و گۆڕێکی مێژوویدایە. شۆڕشی ژن ژیان ئازادی سەرنج و ڕێزی بەشێکی بەرچاو لە خەڵکی ناوچەکە و دنیای بۆ خۆی ڕاکێشاوە. دەرسەکانی شکستی شۆڕشی 57 و بەدەسەڵات گەیشتنی ئیسلامیەکان لەمڕۆدا زیاتر لە هەموو دەورەیەک گرنگترە. ئەمڕۆ کەوا ئۆپۆزیسیۆنی ڕاست لە هەوڵی سواربوونی شەپۆلی شۆڕشدایە و بە تکرارکردنەوەی سناریۆ شکست خواردووی ساڵی 1357 و داوای وەکاڵەتی درۆینە لە خەڵک دەکەن، دەبێ زیاتر لە پێش و چاوکراوە و وشیار بن. هەڵەیەک لەمڕۆدا دەتوانێت سەرەتای تکراربوونەوەی کارەساتێک بێت کە 44 ساڵ لەوە پێش بەسەر خەڵکی ئێراندا هاتووە. لەمڕۆدا دەبێ بەرنامە، پلاتفۆرم، سیاسەتەکانی هەر هێزێکی ئۆپۆزیسیۆن ڕوون و ئاشکرا بێت. خەڵک نەچنە ژێر هیچ گوشارێکەوە و دەرفەتی هەڵبژاردن و هەڵسەنگاندنی سەرجەم ئیدعاکانیان هەبێت. لە یەکسەدەی ڕابردوودا ڕۆحانیەت و سەڵتەنەت بە تەنیایی و یان بە هاوکاری بەکردەوە بە یەکەوە هۆکاری سەرەکی سەرکوت، ئیستبداد، دواکەوتووی، گەندەڵی و تاڵانی سەروەت و سامانی خەڵکی ئەم وڵاتە بوون. لە سەرودەمی 44مین ساڵیادی گەڕانەوەی خومینیدا بۆ ئێران، خەڵکی شەریف و ئازادی خواز لە ئەزموونەکانی خەباتی یەکسەدەی ڕابردووی خۆی و ئەزمونە جیهانیەکان دەرس وەردەگرێت و ئیجازە نادات بۆ چەندین دەیەی تر ئیستبداد و دیکتاتۆری بەسەر ئێراندا زاڵ بێت. کرێکاران و خەڵکی زەحمەتکێش، لاوان، کۆمونیستەکان و هێزە چەپەکان، خەڵکی ئازادی خوازی کوردستان و بەلوچستان لە ئێرانێکدا کە لەسەر دەریایەک لا سەروەتی سروشتی ڕوونیشتووە، شان بەشانی یەکتر توانایی بنیادنانی کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر و پڕلا ڕیفاهیان هەیە. خەڵکێک کە سەڵتەنەت و حکوومەتی ئیسلامی بەچۆکدا هێنابێت، شایانی دامەزراندنی وها نیزامێکە.